پێکاتوە لە 810 کارتۆن حەبی ترامادۆڵ کە نزیکەی سەر و 30 ملیۆن حەبی ترامادۆڵەکەوە بەهایەکەشی ملیۆنان دۆلارە کە هێنابوویان وەکو پێشتر باسم کرد لێرە بڵاوی بکەن و ێستا بە بەرچاوی ڕاگەیاندنەکانەوە تەلەفەکرێ و ئەسووتێنرێت کە بە فەرمانی دادگا دەرەجەی قەتعی وەرگرتووە بە لیژنە ئەسووتێنرێت لیژنەکانیش پێکاتوە لە وەزارەتی تەندروستی دادگا لەگەڵ ئاسایش ئەم دەرمانانە بە قاچاق دێت لە سنوورەوە ڕێگای پێ نەدراوە بە قاچاق دێنە ناوەوە هەندێک جار لە هیندستانەوە بە ترانزیت لەوانەیە هات بێت وەندێکی لە خواروی هەرێمی کوردستان والله لە عەدە داعش زیاتر مەترسی هەیە لەسەر کۆمەڵگە چونکە ئەم تراماڵە دکتۆر ناینووسی ئەمە بە قاچاق هاتووە ئەمە ئیکوتن وی خەنە ناو نێرگەلەوانە و ئەم گەنجەیە هەج کەسێک ئاڵوودەی ئەبێت کە ئاڵوودەی بوو تووشی ئاگای لە دنیا نامێنێت تاوانی ناتوانێت ئیش بکە توانای ئیشکردنی نامێنێت توانای تەرکیزی نامێنێ و ئەمە کۆمەڵگەکەمان بەرەو ڕوخانن ئەبن تراماڵ ئەم تراماڵەکە بەکاریە وەکو دەرمان بەکاری ناهێنن کە ئێمە ئێستا سوتانومانە مە قاچاخە یەتە ناو کوردستانەوانە بۆ ئەوەی کە خەڵق خۆی بێهۆش بکات